لابردنی زیادەڕۆیەکانە بۆ سەر تۆڕی سەرەکی ئاو. ئەو زیادەڕۆیانەی بە یەکێک لە هاوکارەکانی کەم ئاوی چەمچەماڵ هەژمار دەکرێت. وڵای داواکاریمان ئەوەیە ئەم زیادەڕۆیە نەمێنێ لە هیچ شوێنێ ئەمە زۆرە هەر ئێرە نییە. ئەمە لە مەقانەوە دێتە خوارەوە حتا شێخ سەعید هەمووی زراعات و باخی لەبەر کراوە. ئەوجا بە خۆتان توان چارەسەری کە. ئەرەڵا کارەگەری لەسەر هەیە و بێ ئاوین و بەڕاستی زۆر سەغڵەتین لە قەدێ ئاوە. شارەوانی و فەرمانگەی ئاو و پۆلیسی شارەوانی دەستیان بەلابردنی زیادەڕۆیەکان بۆ سەر تۆڕی سەرەکی ئاو کردووە. دووەم ڕۆژی هەڵمەتەکە بەڕێکرا، بەڵام لابردنی زیادەڕۆیەکان هێشتا لە قۆناغی سەرەتایە. بە شێوەی زیادەڕەوی ئاوەکانی ڕاچۆ لە بۆڕی ڕێسیەوە کە بچوار کاتژمێر ئاویان هەیە و زۆر کەسی شەبوو هەر لەم بۆڕی ڕێسیانەوە بە تەنکەر ئاوی فرۆشتووە. بۆی ئێمە هەستاوین بەبڕینی ئەو زیادەڕەویانە کە لە دوێنێ دەستمان پێ کردووە و بەردەوامی شەبین تا سەرجەم ئەو زیادەڕوانی کە لە سنووری چەمچەماڵکراوەتە سەر بۆڕی ڕێسیەکان هەموویە بڕین. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری گرتنەبەری چەند ڕێوشوێنێکی داوە لە قەزای چەمچەماڵ دوای لابردنی زیادەڕۆیەکان هەنگاوی دووەم گەیاندنی ئاوا بە تەنکەر بۆ دانیشتوانی قەزاکە. دوای ئەوە دێت کە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 19/6 ڕایسپاردین کە یەکێک لەو ڕێکارانەی باشترکردنی بۆ باشترکردنی ئاوی چەمچەماڵ بیگرینێ بەر ئەوە بوو ئەو زیادەڕوانان کە لەسەر تۆڕەکانی ئاون. خۆتان دەزان ئێمە چەمچەماڵ و ناحێ شۆڕژ وە تەچی کاکەمەند بەدەست گرفتی کەمایەوە دەناڵێنی. دوای ئەوەی بودجێکی تایبەت بۆ دابینکردنی 2 میلیۆن لتر ئاوی ڕۆژانە بۆ چەمچەماڵ دابینکرا لەلایەن بەڕێزیەوە و دابینکردنی بەشێک لە هاوکاری بۆ فەرمانگەکان بۆ بەردەستیان بۆ دابینکردنی سوتەمەنی و بۆ هاوکاریکردنی میراوەکان و بۆ چاکردنەوەی ئامێرەکانیان. هەوڵەکان بۆ چارەسەری کێشەی کەم ئاوی قەزای چەمچەماڵ دوای کۆبوونەوەی بەرپرسانی قەزاکە و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردو تا تەواوکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ لە ڕێگەی چەند ڕێوشوێنێکەوە هەوڵی دابینکردنی ئاو بۆ دانیشتوانی قەزای چەمچەماڵ دەدرێت. کارۆن محەممەد کورساد نیوس قەزای چەمچەماڵ.